دەزانین پرۆسەی دەنگدانی تایبەت لە هەموو عێراق دەستی پێکرد. ئێستا هێزە ئەمنیەکان و ئاوارەکانیش تەنانەتەوانێت ئاوارن لە ناوچەیەکەوە بۆ ناوچەیەکی تر ئەمڕۆ چوونە سەر سنووقەکانی دەنگدان و پرۆسەکە لە بەرەبەیانی ئەمڕۆوە دەستی پێکردووە. لە عێراقدا ملیۆنێک و نزیکەی 400,000 دەنگدەری تایبەت هەیە و لە هەرێمی کوردستانیشدا نزیکەی 200 و پێما نزیکە بێتەوە لە 50,000 لە دەنگدەری تایبەت هەیە کە لە هێزامنیەکانن ئاوارەکانن دەچن دەنگەدەن ئەمڕۆ لەبەرەوەی هێزامنیەکان پێویستن بۆ ڕۆژانی دەنگدان لەبەرەوە دەنگدانی ئەوان هەمیشە جیاوازترە 2 ڕۆژ پێش دەنگدانی گشتیە. پەیامێرمان دنیا ماجیدمان لەگەڵایە لە نێوێکێک لە بنکەکانی دەنگدانە بزانین پرۆسەی دەنگدان ئەمڕۆ چۆن بڕێوە چووە هێزە ئەمنیەکان ئەوانی کە پەیوەندیدارن بە دەنگدەری تایبەت ئەمڕۆ چەند خۆشحاڵن بە دەنگدان و چارنووسی خۆیان بە پەنجەی خۆیان دیاری دەکەن. دنیا سڵاو لێ بێم کاتت باش لە چ خوێندنگەیەکی یان لە چ بنکەیەکی و بۆمان باسکە پرۆسەکە تا ئێستا چۆن ئەڕوات بەڕێوە. بەیانی باش بێ دنیا. لەبیانتان باش بێت لە ناوەندی ئامادەی شیرینی کچانم. ئەمڕۆ لە کاتژمێر 7 بەیانیەوە پرۆسەی دەنگدان دەستی پێ کردووە تاوەکو کاتژمێر 6 ئێوارە بەردەوامی دەبێت. بە شێوەیەکی گشتی لە پارێزگای سلێمانی 82,547 کەس مافی دەنگدانیان هەیە. لەم بنکەیەکی ئێستا منی لێم بۆ لە دیمەنەکاندا دەبینن کە بەشێکی زۆری کارمەندانی هێزەکانی ناوخۆ هاتوونەتە ئێرە بۆەوەی کە دەنگی خۆیان بدەن تاوەکو کاتژمێر 6 ئێوارە کاتیان هەیە و لەم بنکەیە 1779 کەس مافی دەنگدانی هەیە لە 6 وێزگە پێک هاتووە بنکەکە تاوەکو کاتژمێرنەوە بە پێی و ئامارانەی کە دەست من کەوتووە لەم بنکەیەدا 439 کەس دەنگیان داوە و تەنها لە یەک وێزگە کێشە دروست بووە کێشەکە چۆنی بووە 3 کەس دەنگیان ناوە با بڵین سێ کەس کێشیان بۆ دروست بووە لە کاتی دەنگدانی خۆیاندا کاتێککە دەنگیان ناوە ئەو جیهازێک کە دانراوە و کارتی دەنگدانەکەی تێکرێت یاخود وەرەقەی دەنگدانەکەی تێکرێت نەیخوێندوتەوە و دووبارەیان کردوتەوە ئەوانیش هیچ کێشەیەکیان نەبوو دەنگی خۆیان ناوە وەک لە دیمەنەکاندا دەیبینن پرۆسەکە بە شێوەیەکی باش بەڕێوە دەچێت ئێمە لە کاتژمێر 7 بەیانیەوە لێرە لەم ناوەندەداین کێشەیەک یاخود هیچ فروقاتێک دروست نەبووە و هەر لەسەر لە بەیانی بەڕێوەبەری ئۆفیسی سلێمانی کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان ئامانج عەزیز لێرە ئامادە بوو ئاماژەی بەوە کرد کە لە کاتژمێر 6 ئێوارەوە بە تەواوەتی پرۆسەکە کۆتایی پێدێت و باسی لە جیاوازی پرۆسەی هەڵبژاردننی پولی شەشەمی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەگەڵ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستاندا کرد ئاماژەی بەوە کرد کە جیاوازیەکەی تەنها لەوەدایەکە چەند باڵین کامێرایەکی چاودێری زیادکراوە کە ئەم کامێرانە ڕاستەوخۆ ڕەبتن بە کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانەوە و ئەوەی کە لێرە ڕووداد یاخود هەر فروقاتێک هەبێت لە نێو بنکەکانی دەنگداندا لە نێو وێزگەکاندا ئەوان بەو جۆرە چاودێری دەکەن بە شێوەیەکی گشتی وەک ئاماژەم پێکرد کە ئەمڕۆ لە سلێمانی 82,547 کەس مافی دەنگدانیان هەیە لەم بنکەیە کە منی لێم 1779 کەس دەنگ دەدەن و تاوەکو کاتژمێرنەوە 439 کەس دەنگیان دابوو پێکومان تاوەکو ئێستا کە ئەوەی تر کاتژمێرێک بەسەر با بڵێن ئەو ئامارەدا تێپەڕیوە بێگومان کە ڕێژەکە بەرزتر بووەتەوە و بەگشتی لە سلێمانی دەنگدانەکە بۆ 18 کورسی پەرلەمانە و 136 کاندیدیش هەیە کە با بڵێن کێبڕکێ دەکەن لەسەر بەدەستهێنانی ئەو 18 کورسیەوە ئێستا لە دیمەنەکەشدا دەیبینن ئەمە یەکێکە لە ئەو کارمەندانی کە هاتۆتە ئێرە و ئەمڕۆ دەیەوێت کە دەنگی خۆی بدات بەم جۆرە دێنە یەکێک لە وێزگەکانەوە دوای دۆزینەوەی ناوی خۆیان بەم جۆرە وەرەقەکە وەردەگرن و دەچنە کابینەکانەوە و لەوێ دەنگی خۆیان دەدەن بە گشتی وەک ئاماژەم پێکرد کە لەم بنکەیەدا تاوەکو کاتژمێرنەوە 439 کەس دەنگیان داوە و تاوەکو ئێستا ئامارەکە زیادی کردووە و هەندێک ئامارم لایە کە لەلایەن کۆمسیۆن خۆیەوە بڵاو کراوەتەوە کە 2578 سندوقی دەنگدان هەیە و هەروەها 588 سندوقی سکاڵا هەیە
و ئامێری پشکنین و ژماردن و جاکردنەوە بەگشتی 2578 دانەیە. کامێراکان وەک ئاماژەم پێکرد کە وەکو جیاوازیەک دەبینرێت لە نێوان ئەم هەڵبژاردنەوە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستاندا 7508 کامێرا چاودێری پرۆسەکە دەکات بە شێوەیەکی گشتی و لە سەرتاسەری عێراقدا کە ئەمڕۆ پرۆسەکە دەستی پێکردو تاوەکو کاتژمێر 6 ئێوارە بەردەوامی دەبێت. جا لە هەرێمی کوردستاندا بە هەر سێ پارێزگاکەیەوە واتە سلێمانی، هەولێر، دهۆک 42 کورسی هەیە کە ئەم 42 کورسیە ئەم پەرلەمانتارانە لە دوای ئەنجامی هەڵبژاردنەکان لە کاتێکدا کە ڕۆژی سێشەممە هەڵبژاردننی گشتی بەڕێوە دەچێت لە دوای ئەنجامدانی یاخود جاکردنەوەی دەنگەکاندا دەردەکەوێت و لە هەر سێ پارێزگاکە 42 کورسی بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق دانراوە و بەگشتی ئەمڕۆ پرۆسەکە لە کاتژمێر 7ەوە دەستی پێکردەوە تاوەکو کاتژمێر 6 ئێوارە بەردەوامی دەبێت. سپاس بۆ تۆ، سپاس بۆ زانیاریەکانت. بێگومان ئاماژەی بە چەند خاڵێکی گرنگ کرد کە خۆشبەختانە پرۆسەکە زۆر بە ئارامی بەڕێواچێ بە شێوازێکی زۆر سەرکەوتوو لەو ناوەندەی کە دنیای تیابووتی چەند حاڵەتێکی کەم هەبووە کە کارت ناخوێنێتەوە. کارت ئەمە شتێکی نۆرماڵە لە هەموو دنیاە خوێندنەوەی ئەو ئامێرە تر ئامێری کارەبایی و ئەلکترۆنی ئەم حاڵەتانی تێکەوێ، بەڵام شو درێژ بن ئەوانەی کۆمیسیۆن بە شێوازێک لە شێوازەکان وا ڕاهێنراون کە بە خێراترین کات چارەسەری ئەو گرفتانەتان بۆ بکەن. هیوادارین بە دڵ و دەرونێکی ئارامەوە. خۆی بابەتی دەنگدان زۆر خۆشە، ڕۆژی دەنگدانیش وەکو جەژنێکی لێ بەڕاستی ئاری ڕێک وایە ئەو ڕۆژەی کە دەنگدانە هەستەکەم ئیتر خەڵکەکان بەجلی کوردیەوە و ترنان و چێشتێکی باش ئامادەکان ڕێک بۆ نوێرانی جێژنی لێ چێژ لەو دیمە لەو هەستە وەرەگرێ ئەوەی کە ئاچێ بۆ دەنگدان، چونکە بەڕاستی تۆ بە دەنگی خۆت چارەنووسی خۆت ئایندەی خۆت هێزی خۆت لە بەغدا دیارەکی بە دەنگی خۆت ئەتوانی ئەو هێزی کە ئەزانی هێزی تۆیە لە بەغدا دەنگی تۆیە لە بەغدا شەڕ لەسەر مافەکان تەکا، شەڕ لەسەر مافە دەستوریەکان تەکا، کەرامەت تەپارێزێت. ئەو کەسەیە کە دەتوانێت بچۆ بۆ دەنگدان دەنگ بە و ئارام و هەستە چێژی بەرجەستە بکە. بە دڵنیای وایە اینجا ئەمڕۆ لە